لە پاشی ما بە دنیا دێنە سەر ڕووی زەوی پێویستە شتێکی وا بۆوان هەڵدەقسێنین کە لەو ڕۆڕە ئەمە ئەگەژین بێ بپارێزین یعنی تەوسیە بەوان دەکردی ئەوان چاتری بپارێزن ئەگە دایک و بابیمە نەیپارێز پێ ئەمەش نایپارێزین بزەبن نایپارێزین وەری ئەگەر ئەمە بێنین بپارێزین سپەیدی منداڵەکانی مە فێر دەبن بپارێزن داهاتووی وانیش نەوەکانی وانیش منداڵەکانی وانیش فێر دەبن بیپارێزن ژینگەی ئێمە وەکو تاکێشە و کوردستانە پێویستە لەسەر هەمومان ژینگەی خۆمان بپارێزن بە پاک و خاوێنی خاکێکی خۆمان خۆش بێتن بیپارێزن بە پاک و خاوێنی و یەک داواکاری هاوڵاتیانی خۆمان هەیە کە دەچن بۆ گەشت و سەیران پێویستە کە لەسەر خۆ بڕون و لەسەر خۆ بێنەوە ئەو جێگەی کە دەچن بی بە پاکی ڕای بن چکە هەولێر خاستە کوردستان و هەولێر بە تایبەتی خەڵکانێکی یەکجار زۆر میوان دێ بە تەماشای سیمایەکەمان نەکەن ژینگەکەمان نەکەن برن ئەوانە دیاڵە قەومێکی زۆر پیسن بۆ ئەوەی ئێمە بتوانین ژینگەکەمان باکتر بکەین زۆر ڕێگا هەیە دەتوانین بگرینە بەر یەک لەو ڕێگانە ئێمە دەتوانین هەر لە ماڵەوەی خۆمان کاتێک بەڕێ ئەەکەین بۆ سەیران کیسەیەکی خۆ لەگەڵ خۆمان هەڵگرین یان چەند کیسەیەکی زیاتر لەگەڵ خۆمان ببین لە سەیران کاتێک ئەوانی لە دەورمان دانیشتون لە سەیرانەکە بتوانین کیسە خۆڵەکانیان بەسەر داباشکەین و ڕێنماییان بدەینێ بۆ ئەوەی کاتێک لە سەیرانەکان تەواو بوون حاژاکەی دوای خۆیان هەڵگرتنەوە ئەو یەک کێلەوە کارەکان کە دەتوانین گۆڕانکاری لەسەرەوەی بکەین چۆن بتوانیت کە ژینگە پاک بکەینەوە ئەویش هەموو جارێکە کەسێک شتێک فڕێ ئەدا تۆ دەتوانێت بە قسەیەکی جوان پێی بڵێ ئەگەر ئەو شتێت فڕێ دابە تۆ دەزانیت پاش ئەوەی ئەو شتێت فڕێ دەزانیت چی هەڵی ئەگرێتەوە